سڵاوتان لێبێت بەڕێزان. پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازەتەکان لە پەرلەمانی کوردستان وەستاوە. هۆکاری وەستانەکەشی دەگرێتەوە بۆ ناکۆکی پەرلەمانتاران لەسەر پرۆژە یاساکە. ئەگەر پرۆژە یاساکە جێبەجێ بکرێت، خانەنشینی پرە باڵاکان و خانەنشینی نایاسایی و موچەی بندیوار هەڵدەوەشێتەوە. بە میوانداری بەڕێز سۆران عومەر، ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان باس لە هۆکاری وەستانی پرۆژە یاساکە دەکەین لە پەرلەمانی کوردستان. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. بەهۆی ناکۆکی حیزبیەوە پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکان لە پەرلەمانی کوردستاندا وەستاوە. کۆتایی مانگی 12 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم پرۆژە یاساکەی پەسەند کرد و ڕەوانەی پەرلەمانی کوردستانی کرد. سەرنجام پەرلەمان ڕۆژی دەی ئەم مانگە خوێندنەوەی یەکەمی بۆ ئەنجامدا و ڕەوانەی لیژنە پەیوەندیدارەکان کرا. لە ئێستاشدا بەهۆی ناکۆکی بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمان لەسەر بنەمای بەرژەوەندی حیزبی پرۆژەکە وەستاوە. پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکان لە 20 مادە پێک هاتووە و هەڵوەشاندنەوە و ڕاستکردنەوەی خانەنشینانی نایاسایی و پلە باڵاکان لە خۆ دەگرێت. بەپێی پرۆژە یاساکە بێت بەشێکی زۆری ئەو کەسانەی بە پلەی وەزیر و بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی خانشین کراون ڕۆژێک خزمەتیان نەبووە خانشینەکەیان هەڵدەوەشێتەوە. جگە لەوەش بەشێکی زۆری ئەندامانی خولی دووەم و سێمی پەرلەمانی کوردستان بەپێی یاساکە خانشینەکەیان هەڵدەوەشێتەوە و بەشێکی زۆریش لە ئەندامانی خولی ئێسای پەرلەمان بەپێی یاساکە خانشینی ناگرێتەوە. لە سەرەتای نادنی پرۆژە یاساکە بۆ پەرلەمانی کوردستان بەرپرسانی حکوومەت زۆر بە گرنگیەوە باسییان لە پرۆژە یاساکە کرد و ئاماژەیان بەوەدا بوو لە ساڵی نوێوە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی کوردستان ڕۆژی نۆی ئەم مانگە لە نووسینێکدا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە لاپەڕەی تایبەتی خۆیدا ڕایگەیاند بە جێبەجێکردنی ئەو یاسایە ناڕەوایی و نادادپەروەری و فرەموچەیی و بندیوار لە لیستی موچە و خانشینیدا نامێنێت. سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەژڵێت ئەم یاسایە لە هەموو شتێک بۆ خەڵک گرنگترە و هیچ بیان و بەهانەیەک قبول ناکات بۆ پشتیوان نەکردنی. لە سەرەتای نردنی پرۆژەکەەوە بۆ پەرلەمانی کوردستان سەرجەم فراکسیۆنەکان پشتگیریان لە پرۆژەکە کرد، بەڵام لە ئێستادا لەبەر بەرژەوەندی حیزبی پرۆژەکە لە پەرلەمان ڕاگیراوە. پرۆژە یاسای چاکسازی لە خانشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکان ئەگەر جێبەجێ بکرێت دەبێتە هۆی لابردنی بندیوار و خانشینی حیزبی و بەمەش 150 ملیارد دینار بۆ حکوومەت دەگەڕێتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سۆران بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر لەسەرتاوە لەسەر ناوڕۆکی پرۆژەکە لە چی پێکاتەوە چی لە خۆ دەگرێت بۆمان باسکە دواتر قسە لەسەرەوەی دەکەین کە بۆچی ئەم پرۆژە ئێستا لە پەرلەمانی کوردستان گرفتی بۆ دروست بووە. وەڵا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ئەم پرۆژەیە دیارە بە ناوی پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە دەرماڵە بەخشین و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان پێک هاتووە لە 20 مادە. تقریباً چەند مادەیەکی مادەی شکڵی قانونن، مادە ئەساسیەکانی مەسەلەی مەبدەئی یاساکەیە کە 4 خاڵی زۆر ئەساسیە. بەڵێ چییە بڵێن؟ مادەی یەکەم بڕگەی یەکەم بەرجەستەکردنی بنەماکانی یەکسانی و دادپەروەری و شایستەبوون لە خەرجکردنی موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان و ڕاگررتنی سوودمەندبوونی ناشایستەیی و زیاتر لە جارێک لە بودجەی گشتی. تەنها بەم بڕگەیە مانگانە
بڕی 35 ملیار دینار دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم بە بڕگەی یەکەم تەنها بە مادەی یەکەم بڕگەی یەکەم لەم پرۆژە یاسایە مانگانە بڕی 35 ملیار دینار دەگەڕێتەوە بۆ داهاتی گشتی کە 62,000 کەس بە پێی دوایین ئاماری بایۆمیتری زیاتر لە موچەیەکیان هەیە تا 5 موچە و 4 موچە و 3 موچە و 2 موچە 5 موچەش هەیە بەڵێ هاوڵاتی هەیە لە هەرێمی کوردستانە 5 جۆر پارە لە حکوومەتی هەرێم وەرەگرێ کە هەندێک لەم پارانە موچەیە هەندێکیان خانە نشینیە هەندێکیان دەرماڵە و بەخشینە لە دوای دەرچوونی ئەم یاسایە جگە لە موچەی شەهیدان کە ئەوە بە 2 موچە حساب ناکرێ هەموو موچەکانی تر دەبێ یەک کەس لە یەک جاری داهاتی گشتی سوودمەند بێ بەڵام شیوە هەیە لە دنیادا بۆ نمونە کەسێک 5 موچەی هەبێ یان تەنانەت لە کوردستانە هەیە ئەم ئیبداعە ئەمە لە کوردستان هەیە لە عێراقیش هەیە ئەگەرنا لە شوێنی تر من نەمبیستوە هەبێ مادەیەکی تریان کە گرنگە بە دامەزراوەیکردن و یەکخستنی بەڕێوەبەرایەتی و فەرمانگە و یەکە جیاجیەکانی خانەنشینی لە بواری شارستانی و لە بواری سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە یەک بەڕێوەبەرایەتیا کە پێی دەوترێ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم لە وەزارەتی دارایی طبعا لە ڕابردووە 7 شوێنی خانەنشینی هەبووە لە هەرێمی کوردستان ئێستا 7 شوێن هەیە بۆ خانەنشینی لە ڕابردوو کە دەڵێن بە ئێستەشەوە 7 شوێن هەیە خەڵک خانەنشینەکە لە هەرێمی کوردستان بۆیە سەروی 220,000 خانەنشین هەیە لە هەرێمی کوردستان کە نیوەی ئەوە بەس بواری سەربازیە کە بەداخەوەی لێم لە کاتێکە خەڵکی کوردستان ئەنفال دەکرێ بە ناوی ئەنفالەوە جینۆساید دەکرێت کیمیاباران دەکرێت ئالەو کاتە 3,000 پێشمەرگە بە چیاکانی کوردستانەوەن چەکی دیفاع لە میلەتێکیان پێیە 9 ملیۆن کەس چەکی باعسی پێیە کە پێوترێ جاش بەڵام کاتێک کە ئێستا تەماشای لیستی خانەنشینی سەربازیەکەی 100,000 کەس لەوانە گوایە پێشمەرگەی دێرینن خانەنشین بەڵام ئەو ئاماری بەڕێزت لەکوێنە کە لە سەردەمی شاخ پێش ڕاپەڕێنی هەرێمی بڵێن حیزبەکان 3,000 پێشمەرگەی فعلیان هەبووە بەڵێ پێشمەرگە دێرینەکان و پێشمەرگەی ئەیلول و بزوتنەوەی ئیسلامی ئەو کات لیستی ئەوانەی کە لە شاخ بوون بەبێ دابڕان تا ڕاپەڕین هەیە ناوی یەکێکیان هەیە 3,000 لە 3,000 تێپەڕ ناکە کەم تریشە باش گریمان ئەوانەی کە دابڕاون و تەسلیم بوونەتەوە یاوازیان هێناوە یا چوونەتە دەرەوەی وڵات ئەوانیش 10,000 بوون ئەوانیش 15,000 بوون بە کۆی گشتی ئەمە 20,000 پێشمەرگەمان هەبوو نەخێر 30,000مان بووە با 40مان هەبوو بێ با 50مان هەبوو بێ 100,000مان لە کۆ بوو یعنی ئێستا کە سەردەمی شاخ 100,000 بۆ دانرا بۆ پێشمەرگەی دێرین و لە خانەنشینی بەڵێ بەداخەوە کە ئەمە نەعەدالەتی گەورەی تایە هۆکارەکەش گرفتەکە چیە کە بۆنم ئەو کارەکەی چی بۆ فەرم گرفتەکە چییە گرفتەکە ئەوەیە هێزی پێشمەرگە بە حیزبی کراوە لە دەرەوەی دامەزراوی فەرمی حکومڕانی خۆ ئەمانە من ئەوەم لا سەیرە کاک حەکیم وەزارەتی پێشمەرگە هەمووی هی ئەم دوو حیزبەیە وەنیە کەچی هاتوون لە دەرەوەی ئەم وەزارەتە یەکەی هەفتا و هەشتایان دروست کردووە یەکەی هەفتا لەگەڵ هەشتا سەروی 150,000 پێشمەرگەن 150,000 بەڵێ لە بندستی هەردوو حیزبان ئەوەی ناوەزارەت چەند 46,000 ئەوانەش هەر تێکەڵەیەکن بە یەکەی هەفتا و لە یەکەی هەشتا هێناویانن لیوا مشتەرەکەکانیان لێ دروست کردو 16 ئۆکتۆبەریش لێکەڵوەشانەوە لێوەکانیان لێگەڵنەوە شاونەوە بەڵام بە فیکەی لێگەڵەوە شێنەوە پیان وتە نادەی جیا ببنەوە جیا بنەوە چونکە ئامر لیوا لە زەردە جێگری لیوا لە سەوزە ئامر فەوج لە سەوزە جێگری فەوج لە زەردە فەوجی فلان لە سەوزە فەوجی فیسار لە زەردە بۆی بڵێن تێکەڵ کراونەتەوە ئەم فەوجە زەردەیان هێناوە بردویانە بۆ جەلەولا تێکەڵیان کردووە لەگەڵ ئەوەین ئەمەی سەوزیان هێناوە بردویانە بۆ شنگال تێکەڵیان کردووە کە بینیان تێکەچە لە مقڕەکانیشا لە دووری یەکەوەستن یعنی تێکەڵکردنەکە هەر شکلیە وەکو چۆن ئێستا ئاسایش تێکەڵ نەکراوە وەکو چۆن ئێستا
بازگەکان هەردوو بازگەیە کە کاتێکە ڕۆی بە سماقوڵیە لە دێی سێنان لە سماقوڵی گەلی دەرەچی بازگە یەکێتیە دەچتە سماقوڵی بازگەی پارتیە هەمووی مەسافەی 1 دقە بە سەیارە بینیان هەیە بۆیە ئەم شتانە هەمووی هەردوو ڕنگ بووە هەردوو لەت بووە هەردوو ئیدارەیی بووە لە ناو خانەنشینیشە یەکەی هەفتە بەڕێوەبەراتی خانەنشینی خۆی هەیە یەکەی هەشتا بەڕێوەبەرایەتی خانەنشینی خۆی هەیە وەزارەتی شەهیدان بەڕێوەبەراتی خانەنشینی خۆی هەیە پێشمەرگەی ئەیلول کە هی پارتی دیموکراتە بەڕێوەبەراتی خانەنشینی خۆی هەیە پێشمەرگەی دێرین کە هی یەکێتی نیشتیمانیە بەڕێوەبەراتی خانەنشینی خۆی هەیە تەنانەت حیزبەکانی تر کە حیزبی شیوعیە حیزبی سۆشیالیستە بزوتنەوەی ئیسلامی و کاتەیە کۆمەڵی ئیسلامی ئێستەیە ئەمانە کە لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا لە شاغ بوون تاکو 5 ساڵی 1991 ناچاریان کردوونەوەی لە سلێمانیە بچێت لە بەڕێوەبەراتی خانەنشینی پێشمەرگەی دێرین داوای خانەنشینی بکە ئەوەی لە هەولێرە و لەو دەڤەرە بووە بچێ لە پێشمەرگەی ئەیلول داوای بکە ئاوا شتەکانیان دابەش ئێستا گرفتەکە چێ بۆ نەگە حوت شوێنی خانەنشینیە بێ گرفتەکە بۆ گرفتەکە ئەوەیە وەزارەتی دارایی ئەڵێ ئێمە ئاگامان لە خانەنشینکردنیە لێشاوە لە خەڵک نییە کە سەروی 100,000 بە سەربازی بڵێن بە سەربازی بڵێ و یاسا هەیە یاسای خانەنشینکردنی پێشمەرگە لە ساڵی 2007 یاسای ژمارە 38 دەرچووە اعتیمادیان نەکردووەتە سەر کاریان پێ نەکردووە هاتوون بە نووسراوی کاک فڵان بە حساب فەرماندەی شاخە بەڵێ ئەمە لای من بووە ئەوە لای من بووە هەمویان کردووە و بۆ حەملە ئینتیخابی هەموو ئەمانەیان کردووە طبعاً ئەم خاڵی دووەمە لە مادەی یەکەم هەموو ئەم بەڕێوەبەرایەتیانە هەڵەوەشێنێتەوە هی خانەنشینی هەموو دۆسیەکان ئەخاتەوە سەر بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم ئەو کاتە ئەبێ بە دامەزراوەیی و ئەچێتەوە سەر وەزارەتی دارایی ئیتر یەکەی هەفتا بۆ ئینیە خۆی خەڵک خانەنشینکە یەکەی هەشتاوە هەروەها خاڵێکی تریان چالاکردنی سندوقی خانەنشینیە کە ئێمە کاتێک گفتوگۆمان لەسەر کرد وار بۆ زانیاری بینەرانیش ئێمە 3 کۆبوونەوەی لیژنەی داراییمان لەسەر ئەم پرۆژە یاسایە کردو واتە نەوەستاوە پرۆژە یاساکە وە لە ڕۆژی سێشەممەوە تاکو ئەمڕۆ کاژمێر 3 ئێوارە ئێمە لە کۆبوونەوەیان 10 سەعات کۆبوونەوەمان لەسەر ئامادەکردنی ڕاپۆرت بۆ تەواو دەیەوێ نەخێر ئێمە ئێشتا مادەی یەکەممان تەواو کردووە مادەی دووەمان تەواو کردووە کە مادەی یەکەم 4 بڕگەیە مادەی دووەم 2 بڕگەیە و ئەمانە وەکو خۆی بە دەستکاریەکی کەمەوە تێپەڕیوە لە لیژنەی دارایی دەبێتە راپۆرت لە مادەی سێەماین کە بواری خانەنشینیە لە پلە باڵاکانەوە دەست پێەکە ئەلەوێ ڕەنگە زیاتر وەستا زۆر باشە بەس ئەوەی وتت بڕگە یەکەم 35 میلیارد دینار دەگەڕێنێتەوە کۆی پرۆژەکە خۆی چەند دەگەڕێنێتەوە بۆ حکوومەت ئەگەر جێبەجێ کرد بڕوام وایە بە جێبەجێکردنی ئەم یاسایە سەروی 100 میلیارد دینار مانگانە کە بە نایاسایی تەوزیع کراوە دابش کراوە دەگەڕێتەوە بۆ داهاتی گشتی ئەو کاتە کۆی گشتی ئەو پارەی کە حکوومەت دەڵێ پێویستمە بۆ پێدانی موچە بە خانەنشینی و بە موچەی کارمەندان و فەرمانبەرانەوە دێتە ئاستێکی باش و عەدالەتیشی تیا چەسپێ خاڵی سێم کە مەبەستم بوو لە مادەی یەکەم باسی کەم سندوقی خانەنشینیە بەداخەوە ئەم سندوقە هەیە قانونی هەیە دەبوو ئەم سندوقە ستافی هەبێ حکوومەت دعمی بکە ئەوەی لە موچەی خانەنشینی مانگانە دەبڕدرێ هەموو فەرمانبەرێ چەندین ساڵە 27 ساڵە خەڵک کە موچە وەردەگرێ بەشی خانەنشینی خۆی لێ ئەبڕدرێ باشە و دەخرێتە سندوقێک عێراق تا 2040 زمانی سندوقی خانەنشینی خۆی کردو ئەوەندە پارەی تایە ئەوەندە پارەی تایە و ئیستیسماری پێیەکرێ و بزنسی گەورەی پێیەکرێ و ئەم سندوقێکی حساب داخراوە کە پارەی تەیەچێ کەس بۆی نییە سەحبیکە ئیلا بۆ موچەی خانەنشینی نەبێ فەرمانبەرێک لە تەمەنی 63 ساڵی یا خانەنشینە بێ بە خزمەتێکی گەورە بۆ ئەوە نییە ئێستا چاوەڕێی 200,000 بکە بزانێ حکوومەت چەند مانگ 6 مانگ 5 مانگ 4 مانگ جارێک 200,000 300,000 باتێ
بڵێ پارە نییە. حکوومەتی هەرێم لەسەر سندوقی خانەنشینی کە پارەیەکی خەیاڵی تیا بووە خۆشی پارەی تێ کردووە موچەی فەرمانبەرانی شەلەی بردراوە فلسی دیار نەماوە دەبێت دادگایی بکرێ. یعنی کارەساتە 27 ساڵ تۆ پارە لە فەرمانبەر وەربگری وەنمە هەموو کاتێ پارەکان لێ بڕا و بەڵێ لیان بڕاوە بڵ وە ساڵانەش حکوومەت پارەی کردوتە ئەم سندوقە ئێستا پارە هیچی دیار نییە. حکوومەتی هەرێم دەبێت لەسەر بردننی پارەی سندوقی خانەنشینی دادگایی بکرێ بە سەرۆکی وەزیران و جێگر و وەزیری دارایی. ئاخر خۆیان خستوێنتە ناو سندوقەکەیان هەر نەخراوەتە ناو سندوقەشەوە یەکێ واگەدارم کورە هەر بە سنوقەکەەوە بردویانە هیچیان نەیەشتووە سنوق هەربوونی نەماوە پارەکە هەیە بردویانە ئێستا هیچیان نیە و سندوقە کە ئەنەهوو بوونی نییە. بۆی بڕگەی سێم دەڵێم سندوقە جارێکی تردا ئەنرێتەوە و لە یاسای خانەنشینی کارپێکراوە ئەم سندوقە کەسایەتی معنەوی هەیە ستافی خۆی هەیە داخراوە ئیسtisماری پێەکرێ و بەرهێنانی پێکرێ بۆی زیاد بکە و حکوومەتیش دامیەکە بەردەوام بۆی زمانی ئەوە بکە خانەنشینێک دوایەوە هەموو تەمەنە چاوەڕێەوە نەکا پارە هەیە یانە پارەی خۆی داوێتیە بێ وەریگرێتەوە. بەڵکەواتە ئێستا گەرم پرۆژەیە جێبەجێ بکرێت خانەنشینی ناسایی خانەنشینی پلە تایبەتەکان بندیوار ئەوانە چارە سەر دەکات ئەگەر جێبەجێ بکرێت بەڵە چارەسەری زۆر نەعەدالەتی گەوراکە کە لە مەسەلەی خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشینەکانە هەیە. خاڵی چوارەمیان کە ئامانجەکانی ئەم یاسایەیە و بنەمای ئەساسی ئەم یاسایەن مەسەلەی ڕێخستنەوەی خانەنشینی خاوەن وەزیفە باڵاکان و پلە تایبەتەکانە کە ئەمە گرفتی گەورەی تایە و قەبارەی زۆری لە ڕێژەی خانەنشینکردن بە پارەتیایە. بە نمونە پەرلەمانتار وەزیر سەرۆک وەزیران و جێگرەکانیان هەموو ئەمانە بە لە 1970 موچەکەیان ئەگەر 4 ساڵ بەردەوام بوو بن لە وەزیفەکەیان خانەنشین نەکرێن واتە پەرلەمانتارێک کە ئێستا سێخ و لە خانەنشینی هەیە بە 6 ملیۆن دینار کە لە 1970 پارەکەیەتی موچەکەیەتی 8 ملیۆنە بە 6 ملیۆن دینار خانەنشین کراوە. ئەمە لە ڕاستیە توانم بڵێم عەدالەتی تیان نییە لە کاتێکە نزمترین موچە لە هەرێمی کوردستان کەم ئەندامێک وەریگرتووە خاوەن پێداویستێکی تایبەت وەریگرتووە کە 150,000 پێش ئەم لێبڕینی حکوومەت کە زۆڵمێکی گەورەیە کردوێتی بە 60,000. ئێمە ئەمانەوێت دەست لەمە بدەین ئەمەی خوارەوە باشترکەین ئەمەی سەرەوە کە پلە باڵاکانە دای بەزێنین بۆ ئاستێک کە عەدالەتی تیابێ و ڕەئیش هەیە لەوەی کە هەر خانەنشینی پلە باڵا نەمێنێ ڕەئیش هەیە لەم بوارە و ئەم ڕەئیانە لە ناو لیژنە لە مادەی سێیە بە وردی مناقەشەی کراوە و پرۆژەکەی حکوومەتیش دوای دێمە سەری داوای کردووەکو عێراقی لێ بکرێ. عێراق چییە بۆ نمونە عێراق بۆ مەرجەکانی عێراق بەڵێ عێراق یاسای خانەنشینیە گرتووی عێراقیان هەیە کە ئێمە بەداخەوە لە 2015 هەموویمان تەواو کرد تعدیلمان کرد بۆی لەگەڵ پلە وەزیفیەکانی هەرێمی کوردستان بیگونجێنین لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بەڵێ تەواومان کرد و شتی زۆر باشمان تیا کرد و کەمترین خانەنشین ئەبوو بە 400,000 وەگەر کەسێک 63 ساڵی هەبوایە لە تەمەنیا بە ئەسبابی صحی خۆی خانەنشین کردایە ئەفرادی ئەندامانی خێزانەکەی زیاتر بوونایە لە 460,000 خانەنشینی مانگانەیە بوو و زۆر بواری تر کە ئێمە چارەسەرمان کردبوو بۆی یاسای خانەنشینیە گرتووی عێراق. ئێستا حکوومەتی هەمان شت جێبەجێ دەکرێت یاسای خانەنشینی نەخێت تەنها لە پلە باڵاکانە لە پلە باڵاکانە بۆ پلە باڵەکان چۆنەوە یاسای ئەوەی عێراقدا ئەوەی عێراقەڵێ مادەی سێەم پرۆژەکەی حکوومەتەڵێ جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەگرتووی فیدرالی ژمارەنەوەی ساڵی 2014 کارپێکراو لەلایەن دەسەڵاتی فیدرالی لەسەر جەم خاوەن پلە تایبەتەکان گشت ئەو کەسانی کە بەپێی خشتەی کارپێکراوی موچە لە هەرێمی کوردستان موچە و دەرماڵەی هەردوو پلە تایبەتی ئەلیف و با
وەردەگرن لە هەرێمی کوردستان وەک هاوتاکانیان کە لە بڕگەی یەکەم مادەی 37 یاسای ئاماژە پێدرا و دەستنیشان کراوە لە میلاکی شارستانی سەربازی هێزەکانی ئاسایشی ناوخۆ. مادەی 37 لە یاساکەی عێراق تەبعاً کێشەی تایە، دوای ئەوەی کەم یاسایە دەرچ و محکەمەی ئیتیحادی مادەی 37 ئیلغا کردەوە. مادەی 37 دەڵێ لە حکومەکانی مادەی 21 ئەم یاسایە بە دەرە بن سەرۆک کۆمار، سەرۆکی ئەنجومەنی نوێنەران، سەرۆک وەزیران، ئەندامانی پەرلەمان، وەزیرەکان و هەر کەسێک لە ئەندامانی مەجلیسی حکم و ئەندامانی مەجلیسی وەتەنی موقەت و ڕئیس و ئەعزای جەمعیی وەتەنی و وەکیل وەزیرەکان و ئەوانەی بە دەرەجەی ئەوانن لەگەڵ مستەشارین و ئەسحابی دەرەجاتی خاصە بە مدیر عام و هەموو ئەوانە ئەڵێ ئەمانە ئیستیسنا بن لە مادەی 21. بەچی بە ڕێژەیەک خانەنشین نەکردن کە لە سا 25 ئاخر ڕاتبیان و مخەسەساتیان لەگەڵ هەر ساڵێکی خزمەتیان لە 2.5 بۆ حسابە کرێ و نابێ کۆی گشتی خانەنشینیەکەیان لە 180 زیاتر بکە. ئەم مادەی ئیلغا کردوێتەوە محکەمەی ئیتیحادی کە ئەڵێ ئەمانە ئیستیسنا بن لە مادەی 21 و بەم جۆرابێ. مادەی 21 هاتووە تەمەنی داری کردووە لەگەڵ ساڵی خزمەت. عێراق لەم مادەی 37 توێتی تەمەن و ساڵی خزمەت دەبێت پەرلەمانتار و وەزیر و سەرۆکۆمار و سەرۆکی پەرلەمان و سەرۆک وەزیران و هەتا دەرەجەی ئەلیف و با تەمەن و خزمەتیان بۆ حساب نەبێ. محکەمەی ئیتیحادی ئەڵێ نەخێر ئەبێ حساب بێ. مادەی 21 ئەڵێ 15 ساڵ خزمەت تەمەنیش 50 ساڵ ئەو کاتە خانەنشینەکری بەو جۆرەی کە ئاماژەم پێکرد معدەلی ڕاتبەکەی زەربی 2.5 زەربی خزمەتەکەی تەقسیمی 100 ڕێژەیەک دەرەچێت. ئێستا لە عێراق لە باڵاکان بەمە خانەنشینە بن. واتە گەر یەکێک تەمەنی 45 ساڵ بێ و خزمەتی 14 ساڵ بێ خانەنشین نابێ لە پلە باڵاکان مەبەستە. ئێمە هاتینە سەر ئەم مادە ئەمڕۆ و مناقەشەی جددی و وردمان کرد. لە ڕاستیە ئەتوانم بڵم نەتیجەیەکی وا دڵخۆشکەری نەبوو کە من هەندێک هاوڕێی ترم لە فراکسیۆنەکانی تر بە دڵمان بێ. بەبەرەوەی ئێمە کارمان کردو ئەمە دابەزێنین. ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە قسەی زیاد لێسەر دەکەین بەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێک لەگەڕینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی
ناوچەیەکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سۆران بگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بە ئەوستا و ناکۆکیانەی کە هەیە لەسەر مەسەلەی پلە باڵەکان چیە لە ناو لیژنەی دارایی یاخود بەر لەو بازۆکەی چەند پلە باڵا هەیە مەسەلەن کە بە شێوەیەکی نایاسایی خانەنشین کرابەوە ئێستاش لە ناو لیژنەی دارایی ناکۆکیە لەسەر ئەو بەرگەیە؟ بەڵێ لە خانەنشینی پلە باڵا تقریبەن توانم بڵێم 1120 کەسێک هەیە. نزیکی 460 کەسیان نایاساین. 460 بەڵێ خەڵک هەیە و ڕۆژێک وەزیرنەوە بەڵێ بە پلەی وەزیر وەکیل وەزیر و بەڕێوەبەری گشتی و هەندێکی ژان بەڕێوەبەری گشتی بوون بە وەکیل وەزیر خانەنشین کراون یا وەکیل وەزیر بوون بە وەزیر خانەنشین کراون چونکە مەرجنیە وەزیفەکەی نەبینی بێ هاتوون دەستکاری بەرزکردنەوەی پلەکەیان کردووە کە لە وەزیفەشان نەبوو بێ. لە طبعاً مادەی سێ بڕگەی چوار هەڵوەشانەوەی خانەنشینی پلەی وەزیر بریکاری وەزیر ڕاوێژکار بەڕێوەبەری گشتی و هەر پلەیەکی تری تایبەت بەو پێشمەرگانەی کە چوونەتە پاڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان پێش 5 ساڵی 1990 وەک ڕێزلێنانێک موچەی خانەنشینیان بەو پلانە پێدراوە لە بری ئەوە پێویستە لە دوای دڵنیابوون لە هەبوونی مەرج و پێداویستیەکانیان و وردبینیکردن و پاکردنەوەی لیستی و پێشمەرگانەی کە لە ناوی ئەو پێشمەرگانە لە ناوی کەسانی ناشایستە ئیمتیازێکی دارایی شایستیان بۆ دابین بکرێ لەبەر ڕۆشنایی یاسای ڕێزلێنانی پێشمەرگە ژمارە 33 2007 و یاسای خانەنشینی پێشمەرگە ژمارە 38 2007. ئەمانە هەمووی هەڵەوەشێتەوە ئەوەی بەو پلانە خانەنشین کرابێ چکە هەندێکیان ئەو بەرپرسانن کە لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد لە شاخ تەمەنێکیان بەسەر بردووە. یاسای خانەنشینی و ڕێزلێنانی پێشمەرگە هەیە بەوە موچەیەکی شایستەی بەرێ و ڕێزیشی لێ بگرە لە خەباتی لە مێژووی لە ماندووبوونی بەڵام عیبداری مەکە بە پلەی وەزیر. خەڵک هەیە لە هەرێمی کوردستان بە پلەی سەرۆک وەزیران خانەنشین کراوە بە پلەی ڕئیسی حکوومەت کە ئەمەش هەیە نەگەر وەزیر سەروی وەزیریش هەیە. بۆی ئەمانە هەمووی هەڵدەوەشێتەوە. بڕگەیەکی تر خەڵکانێک هەن خانەنشین کراون ساڵانی پلەی وەزیفیان ڕاست نییە ئەوانەش هەڵدەوەشێتەوە. بۆیە ڕاستکردنەوەی موچەی خانەنشینی یا هەڵوەشاندنەوە هەیە ڕاستکردنەوەیەوێ ساڵانی خزمەتەکەی ڕاست بکەرەوە ئەبێ بە پلەیەکی کەمتر یان هەر نەی بووە هەڵەوەشێتەوە ئەوانەی لەسەر بنەمای ژمارکردنی نایاسایی ساڵانی خزمەت ناکۆکیێک کە باز لەو دەکرێندێک زانێری باز و ناکۆکیە لە پەرلەمان لەسەرم پرۆژەیە سایە و ئەگەری هەیە مەسەلەن بەم زوانە پەسەندیش نەکرێ ئێوە دوای مەسەلەن 14 ڕۆژ لە خوێندنەوەی یەکەم تازە لە مادەی سێمی یا پرۆژە یاساکەن. بەڵێ ئەم پرۆژەیە لیژنەی دارایی لیژنەی یاسایی لیژنەی پێشمەرگە لیژنەی ناوخۆ لیژنەی دەستپاکی چەند لیژنەیەکی گرنگی پەرلەمان کە تایبەتمەندن هەر هەمویان ئەبێت راپۆرتی لەسەر ئامادە بکەن. ئێمە یەکێکین لە لیژنەکان کە زۆرترین معنی بوونمان هەیە بەم پرۆژە و ئێمە وەکو بنەمایەکی ئەساسی کاری لەسەرەکەین دەمانەوێت پرۆژەیەک بێ ئەو عەدالەتەی کە دەمانەوێت بیچەسپێنین لە دەرچوونی یاساکە تحقیق ببێ نامانەوێ لەبەر پەلەپەل و ئەوەی بە 27 ساڵ بە نایاسایی و ناڕێکی کراوە لە 27 ڕۆژە. بەڵام باز دەکەیت کە مەسەلەن ناکۆکی حزبی شێر تۆتەوێت باسی ناکۆکیەکان بکەم. بەڵێ ناکۆکی هەیە بە دڵنیاییەوە لەشکرێ خەڵک کە لەمە سوودمەند بوون بە نایاسایی ئێستا تۆ دەی دەسی لێدەی
چۆن ناکۆکی دروست ناکە چۆن فشار دروست نابێت لەسەر پەرلەمانتاران چۆن بۆچوونی جیاواز دروست نابێ هێز هەیە بینای دەنگی هەڵبژاردننی خۆی لەسەر ئەمە کردووە و هێز هەیە ئێستا لە پەرلەمانی کوردستان کە هێنراوەتە ناو پەرلەمان ئەبەم خانەنشینی نایاساییە دەنگیان بۆ کۆ کردوتەوە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن لە ساڵی 2013 27,000 کەس خانەنشین کراوە بۆ کێ کراوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن کراوە ئەسڵەن کاتێک کە لەسەر جێبەجێ نەکردنی بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان وەزیری پێشمەرگە و بەرپرسی یەکەی هەفتا و هەشتامان بانگێشتی پەرلەمان کرد لە لیژنەی پێشمەرگە ئەو کاتە من بەشدار بووم چونکە یەکێک بووم لە ئامادەکارانی بڕیارەکە و ئەو کاتە بڕیارەکە نووسرا بوو 9 مانگ من کوژانمەوە کردم بە 6 مانگ دەبێ یەکەی هەفتا و هەشتا و هێزی دەرەوەی وەزارەتی پێشمەرگە هەر هەمووی بخرێتەوە سەر وەزارەتی پێشمەرگە ئەو کاتە بەرپرسی یەکەی هەفتا وتی با من شاهیدیەک لە بەردەم پەرلەمانتاران و نوێنەرانی خەڵکا بدەم بۆ مێژوو ما فەرموو وتی یەکەی هەفتا و هەشتا وەک دوو کۆمپانیای بازرگانی بۆ پەیداکردنی پارە و گەندەڵی دروستکران بۆ هەڵمەتی هەڵبژاردنەکان وەوتی ئێمە لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە 2009 یەکەی هەفتا و هەشتامان لە ترسی هەڵبژاردن و دابەزینی دەنگەکانمان دروست کرد خەڵکمان لە حیزبەوە تاعین کرد بە ناوی پێشمەرگە و چەکماندایە جگەلەوەی بۆ هەڵمەتی هەڵبژاردنمان بوو بەرپرسی یەکەی هەفتا وتی من یەکەم مانکە بووم بە بەرپرسی یەکەی هەفتا 5 ملیارم لە پارەی زیادە هەر لەو ناوە گێڕاندەوە بۆیە فەزیحەی گەورە لە ناو یەکەی هەفتا و هەشتا هەیە گەورەترین زوڵم لە ناوی پێشمەرگە کراوە کە بە ناوی ئەوانەوە زۆرترین پارە دەخورێت لە بندیوار و لە نایاسایی بوونی ئەوانەی زۆر باش بەس ئەمە ناکوکە نابێتەوە ڕێگری ئێستا من لێدوانێکی پەرلەمانتارێکم خوێندەوە پەرلەمانتاری کوردستان بازە کەناکوکێ لێنانی یەکێتی و پارتی چۆنبوون و پارتی کادری حیزبەکانی خۆی بە شێوەیە خانەنشینی کردووە یەکێتی بە شێوەیە خانەنشینی کردووە ناکۆکیە لەسەر ئەمە هەیە ئەزانی ڕەنگە لایەک خەمی بێکە ئەوانەی ئەو بگرێتەوە لایەکەی تر نەگرێتەوە لایەک خەمێتی ئەوەی خۆی چۆن بپارێزێ چونکە ئەو بە مەرجی دەنگدان و وەرگرتنی دەنگەکەی و ئیرادەکەی ئەمەی بۆ کردووە ئێستا ئەمە هەڵبۆشێتەوە دەنگی پێنادا وە کاتی ئەم پرۆژەیەش فعلەن کاتێکی هەستیارە چکەمە لە بەردەم هەڵبژاردننی عێراقین و لە بەردەم هەڵبژاردننی کوردستانین کە کوردستان تا ئێستا دیارنیەکەی دەکرێت بەڵام هەردەبێ بکرێ بۆیە ئەم هێزانە کاتێک بۆ ئینتیخابات ئەم کارە نایاساییانیان کردووە ئێستا لە بەردەم هەڵبژاردنێکی ترا تۆ دێم کارە نایاسایانە هەڵەوەشێنیتەوە بەدڵنیاییەوە ڕێگری هەیە بەڵام من ئەو شایەتیە دەدەم بۆ هاوڕێکانم لە فراکسیۆنە جیاوازەکان تەنانەت لە پارتی دیموکرات لە یەکێتی نیشتیمانیش پشتیوانی گەورەیەم پرۆژایە بەڵام دژایەتی گەورەش دژایەتیشی هەیە بەڵام پشتیوانیشی هەیە کامیان زیاتر دژایەتەکان پشتیوانی من تەعینی ناکەم چونکە هێشتا ئەمە نەگەشتوونەتە هیچ ئەنجامێ بەڵام سەرۆکی لیژنەی دارایی لە لیستی یەکێتی نیشتیمانیە و دەستی بە پرۆژەکە کردووە بە جددی و زۆرترین ئەندام لە دوای یەکێتی لە لیژنەی دارایی لە پارتی دیموکراتی کوردستانە هاوکارن بۆی پرۆژەکە بڕوە و ئێمە لە کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە یەکگرتووی ئیسلامی بە هەمان شێوە بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە واتە کەس تا ئێستا نەیوتوێ مدژێن پرۆژەیە نابێ بڕوە مەستازە لە سەرەتانیەوە وایە بەڵێ ئێمە لە سەرەتاین و ئەگەر هات و مادەی سێمان تێپەڕاند کارە قورسەکەمان تێپەڕاندووە چونکە کێشە لە خانەنشینی پلە باڵاکانە هەیە چونکە بەرپرسانی مەکتەب سیاسی ئەم حیزبانە زۆرینەیان لەم خانەنشینی پلە باڵایانان ڕەنگە دیفاع لە خۆیان بکەن بەشێکیان و بە پەرلەمانتارەکانیان بڵێن نابێ وا بکەنە بێ وا بکەن ئێستا فشارە گەورەکە دروست بوو لەسەر پەرلەمانتاران یاخود سەوڕ دەکەن لەگەڵ نزیکبوونەوەی دەنگدان فشارە گەورەکە دروست ببێت من ئەوەی کە زانیومە ئەمڕۆ لە لیژنەی دارایی ئێمە مادەی سێ بڕگەی یەکەمی کە خانەنشینی پلە باڵاکانە تێمان پەڕاندووە ڕەنگە بەدڵی من نەبوو بێ بەدڵی هاوڕێیەکی ترم نەبوو بێ بەڵام بە زۆرینەی دەنگ تێپەڕیوە کە تێپەڕیوە
دوای لە راپۆرتی هاوبەشی هەموو لیژنە معنیەکان شتێکی تریشی لێ دەرەچێ و لە دوای ئەوە لە ناو پۆڵی پەرلەمان بە دەنگدانی زۆرینە و کەمینە ئەم پێشبینیەوە ناکەن پێش هەڵبژانی پەرلەمانی عێراق ئەم پرۆژەی لە پەرلەمان پەسەند بکرێت. من ئومێد دەکەم تەواو ببێ بۆ ئومێد دەکەن بەڵام ئومێد دەکەم هەوڵی خۆمان دەدەین و ئاگادارم لیژنەکانی تریش دەستیان پێ کردووە. بەڵام واقعەکە ئەوەی تێدایە مەسەران بربەست هەیە ناڵێم نییە. بەڵام ئومێد دەکەم هەر کەس لەگەڵ ئیسلاح لەم وڵاتە پشتیوانی ئەمە بێ. هەر کەس ڕێگری بێ لەوەی ئەم پرۆژە یاسایە نەڕواتە پێش نایوێت چاکسازی بکرێت. بەڵام بازوکێک کە خودی پەرلەمانتارانیش لەگەڵ ئەم پرۆژەیە دانین بۆ نمونە ئامارێک بڵاو کرابەوە کە 7 پەرلەمانتار لە خولی دووەم و سێم خانەنشینەکان هەڵدەوەشێتەوە. لە خولی ئێستا 48 پەرلەمانتار مەرجەکانی خانەنشینی بەپێی ئەم پرۆژە یاسایە نانگرێتەوە. خودی پەرلەمانتارانیش ینی پێیان خۆش نییە پرۆژەیە بکەوێت. من نوێنەری فراکسیۆنی کۆمەڵم لە لیژنەی دارایی وتومە ئەمە ڕەئی فراکسیۆنە کەشمانە لەوە تەماشای ناکەین کە من دەگرێتەوە یا من ناگرێتەوە. ئەم پرۆژەیە ئەوەی کە حکوومەت ناردوێتی من وەک پەرلەمانتارێک بەم تەمەن و خزمەتەوە ناگرێتەوە. بەڵام دیفاعی لێ ئەەکەم داکۆکی لێ ئەەکەم و سەرسەختانەش داکۆکی. هیچ پەرلەمانتارێکیەوە ناگرێتەوە وایە بەپێی پرۆژەکە؟ بەپێی ئەم پرۆژەیە ئێمە یەک پەرلەمانتار 6 پەرلەمانتارەکە ڕەنگە یەک پەرلەمانتارمان یان دوان نازانم. بەڵام ئەمە پێوەەر نییە بۆی لەگەڵ یا بینیا لەگەڵ یان نەبین. ڕەنگە پەرلەمانتار هەبێ بەداخەوە دەیڵێم دیفاعکردنی لەم مادەیە لە ڕوانگەی خۆیەوە بێ و ئەوەشمان بینیوە. بەس من ناوی کەس ناهێنم ومێ دەکەم کەس لە ڕوانگەی شخصی خۆیەوە ناگرێتەوە. من ناگرێتەوە و قبوڵمە و دیفاعیشی لێ یەکەم و شەڕیشی لەسەرەکەم. چونکە باوەڕم وایە ئەگەر هەر کەس خەمی خۆی بێت ڕازگۆ نییە لەواکە نوێنەرایەتی خەڵکەکە. ڕازگۆیی ئەوەیە ئەو سوێندەی خواردومانە ئەو دەنگانەی هێناومانە دەنگی نوێنەرایەتی خەڵکە. من زۆرترینی ئەوەی کە دەنگی پێداوم ئەوانن کە موچەکانیان یا نیانە یاهی ئەنفالە یاهی شەهیدانە یاهی کەم ئەندامە یاهی فەرمانبەرێکە کە موچەکەی لێی بڕدراوە. بۆیە ناکرێ من لێرە دیفاع لە ئایندەی خۆم کەم بڵێم بۆ خۆم بەڵام چاوم لەوان نەبێ. من ئاوا تەماشایان پرۆژەکەم و ئاواش قسەی لەسەرەکەم و ئاواش پێمان وتراوە لە فراکسیۆنەکەمان داکۆکی لە بەرژەوەندی گشتی و داهاتی گشتی بکەین نەک گیرفانی خۆمان و سەیریش ژیانی خۆمان بکەین. بۆیە ئومێ دەکەم ئەمە هەنگاوێکی باشە دەستکەوتە بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان ئەم تۆپەی کە ئێستا حکوومەت هەڵی داوەتە ساحەی پەرلەمان لە قاچی پەرلەمانان نەتەقێ. پەرلەمان ببێ بە ڕێگری لە چاکسازی و حکوومەت ببێ بە خاوەنی پرۆژەی چاکسازی و بڵێ پەرلەمان نەیەش لە کاتێکە گەندەڵیەکان و نایاسایەکان حکوومەت کردوێتی. بەڵێ زۆر باشە کاتمە کەمەوە 5 دقەیەک دەمەوێت سەبارەت بە مەسەلەی موچە پرسیارتان لێ بکەین. ئەمڕۆ حکوومەت لیستێکی موچەی بڵاو کردوێتەوە بەڵام ئاماژەی بەوە نەکردووە هی مانگی چەندە. مانگی دەی ساڵی ڕابردووە مانگی 11 12 مانگی مەسەلەن یەکی ئەم ساڵە کێ ئەوەندێکەوە زانیاریتان نەبێ و بۆچی هەندێک وەزارەتی نەبوون وەزارەتی پێشمەرگەی تیانە وەزارەتی تەندروستی و پەروەردەشی تیانە. بەڵێ طبعا حکوومەت بە بەهانەی ئەوەی کە پارەی کەمە و عەجزی هەیە لەو پارەی کە دایناوە بۆ موچە بە پاشەکەوتکردنی هێزە ئەمنیەکانیشەوە. ئەم موچەیە کە ئێستا لە ڕۆژانی داهاتوە دەست بە دابەشکردنی دەکرێت موچەی مانگی یەکە حکوومەت جورئەت ناکا بڵێ ئەمە موچەی مانگی یەکە و موچەی 3 مانگی ساڵی 2017تان فەوتاوەکو موچەکانی تر. و بۆیەش وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی لە لیستەکانیە چونکە ئەو پارەیەی کە عەبادی بڕیارە بینێرێ بۆ ئەم دوو وەزارەتە موچەی مانگی یەکی ساڵی 2018ە. بۆیە ئەمان هاتوون چاوەڕێی ئەواکەن کە لە عێراقەوە موچەی مانگی یەکی وەزارەتی تەندروستی و پەروەردە بێ ئەمان ئەو دوو موچە نەدەن و بۆیە ئێستش دەستیان کردۆ بەم موچەیەی کە وەزارەتی پێشمەرگەی تیانە لەن وڵا پێشمەرگە هەفتەیەکە وەریگرتووە ڕاستەکە چکە تەخیریان کرد دوایان خست لەبەرەوەی شەڕی داعش نەماوەیشیان پێیان نەماوە موچەیان پاشەکەوتکردن بەداخەوە کە ئەمە توانم بڵێم فێڵێکی ترە لە حکوومەت لە خەڵکی خۆی دەکا جورئەتیش ناکە ئیعلانیکا ئەگەرنا
ئەمە موچەی مانگی باشە زەنە بە پرسیاری کە ئەمە موچەی مانگی یەکە معلوماتانە بەڵێ ئەمە موچەی مانگی یەکە حکوومەت سێ موچەی مانگی مانگەکانی 12 ساڵی 2017 خوارد و فەوتا و نایدا بە فەرمانبەران وەکو چۆن لە 15 ئەوەی کرد لە 16 ئەوەی کرد لە 17 هەمان شتی کرد. ئەم موچەی ئێستا کە ڕۆژانی ئایندە دابەشەکرێ موچەی مانگی یەکە بەڵام حکوومەت جورئەت ناکا بڵێ هی مانگی یەکە چونکە ئەگەر وای وت ئەوە دەڵێ سێ موچەم خواردن لە مانگی 11 و 12 ساڵی 2017. بەڵام پێشبینی دەکرێت بۆ نمونە عێراقیش بینێرێت بۆ ئێستا موچەی و کۆمەڵێک کە وەزارەتی تیانە ئەوەی عێراق هەتا ئێستا هیچ زەمانەتێک نییە کە بینێرێ و هیچ بەڵگەیە هیچ نییە کە نەینێرێ بۆیە چاوەڕوانیە جارە نەتیجەکەی کەوتوتەوە سەر ئەو وردبینی و ڕێکەوتنەی کە هەیە و ئەو دەرگاکردنەوەی کە ئێستا بە تەنازولی گەورەوە برادرانە چوونەتەوە بۆ عێراق و بۆ ئێران بەڵکو ئەمە خوایە دەرگایان لێ بکەنەوە و موچەیان بنێ بەڵام ئەوەش گرفتی گەورەکەی یەک شتە ئەمان ئامادەنین ئیعلانیکەن گرفتە گەورەکەی ئەوەیە ئەمان بۆ 4 ساڵی ئایندە نەوتیان فرۆشتووە بۆ 4 ساڵی ئایندە تا 4 ساڵی ئایندە نەوتی چەند بەرمیل نەوتیان فرۆشتووە 2010 2019 2020 2021 تا ساڵی 2021 هەرێمی کوردستان نەوتەکەی بە پێشەکی پارە فرۆشتووە. پارەکە چی لێت پارەکە لە پێشەکی بەشێکی وەرەگرێ دوای نەوتەکە ئەدا بۆ پێشتری ژوەری گرتووە ئەو قەرزانەیە کە هاتووەتە سەری ئێستا عێراقەڵێ من نەوتەکەم ئەوێ قەرزیش نادەمەوە ئەمانیش کۆمپانیاکانی کە پارەی پێشەکیان لێوەرگرتوون قەرزیان لێوەرگرتوون کەسیش نازانێ بۆچیان لێ کردووە داوای نەوتەکەکەن عێراقیش داوای نەوتەکەکە ئەمانیش بە عێراقیان وتووە تۆ قەرزەکەمان بۆ بەرەوەی هەموو نەوتەکەتە دەینێ عێراقڵێ من حەقی قەرزم نییە نەوتمە بێ ئەمە هۆکاری ئەوەیە کە مەسەلەی ڕێکەوتنی هەرێم و بەغداد تا ئێستا لەوێ چەقی بەستووە. ینی تەسەور ناکەن ینی ڕێکەوتنیش بکرێت لەسەر مەسەلەی نەوت بۆ ئەم گرفتەوە یاخود دوازە هەرێمی کوردستان خۆی بازەکەی بدا عێراق بتوانێت کۆنتترۆلی نەوتەکە بکات. من نازانم هەرێمی کوردستان حەلی بۆ چییە کە بۆ 4 ساڵی ئایندە نەوتی بە پێشەکی وەرگرتنی پارەکەی وەرگرتووە فرۆشتوێتی چۆن ئەمە حەلەکە من نازانم ئەمە چۆن حەلەکە ئەمە گرفتی گەورەیەکە ماوەتەوە تەنانەت عێراق داوای نەوتەکەی لە بەندەری جیهان کردبوو لە تورکیا دەست بەسەریا بگرێ کە فرۆشرا پارەکەی وەرگێت تورکیاوتوی من کاتێ ئەمە بووەکەم پارم لای هەرێمە قەرزەکانم بەرەوە منیش نەوتەکەتە دەمێ بۆیە نەوتی هەرێمی کوردستان لە دەستی خۆیان نەماوەی لە دەستیانە دزی پارەکەیەتی کە لێ دزن چەنە فرۆشن ئەو نەشە دزن ماگانە و فرۆشتوشیانە بە پێشەکی قەرزاری تورکیاشن عێراقیش ئامادەنیە هیچ لەو قەرزانە بداتەوە بۆ ئێستا گیریان خواردو نازانن چۆن حەلیکەن. بەڵێ دو پرسیارم بۆ مەسەلەی پاشەکەوتەکە گەرمە پاشەکەوت بکرێت دەبێ هەڵوێستی فەرمانبەران چی بێ هەڵوێستی پەرلەمانتەران ئێوە هەڵوێستان چیەبی حکوومەت ئەو پارانەی هەموو خواردووە بە ناقانونی پاشەکەوتی کردو بە ناقانونیش بردوێتی وە کەسیش تەحمولی مەسئولیەتیەوە ناکاسبینێ 8 ملیار دۆلار پارەی خەڵکە حکوومەت بتوانێت بیدات. بەڵێ ینی خەڵک چاوەڕێنەوەی پاشەکەوتەکەش خەڵک چاوەڕێی مردووی قەبرستان بێتەوە بۆ ماڵەوە چاوەڕێی موچەی پاشەکەوت نەبێ و موچە فیعلەکەی خۆیەتی 2017 سێی خواردووە 16 سێی خواردووە 15 چواری خواردووە. زۆر سوپاس بۆ بەڕێز سۆرا عومەرەندامی لیژنەی دارایی پەرلەمانتان لەو بەرنامەی لەگەڵمان بووی سوپاس بۆ بنێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان.